لەم تەوەرەدا باس لە بڕیاری ژمارە 8 ساڵی 2023 دادگای باڵای فیدراڵی عێراق دەکەین. دەپرسین ئەم بڕیارە مافی ئەوەی داوە بە هەر هاوڵاتیەکی عێراقی کە بیەوێت لە هەر جەیەک نیشتەجێ بێت و خان و موڵک بە شێوەی تاپۆ بەناویەوە بێت یاخود تەنها مافی نیشتەجێبوونی هەیە، مافی ئەوەی نییە کە لە هەر شوێنێک بیەوێت خان و موڵک بکڕێت و ئەگەر بڕیارەکە بەم شێوەیە بێت کاریگەری لەسەر دیمۆگرافیا چی دەبێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئەبوو بەکر بورهان پارێزەری ڕاوێژکار لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە. کاک ئەبوو بەکر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. زۆر سپاس. دیارە لەسەر ئەو بڕیاری ژمارە 8 ساڵی 2023 دادگای باڵای فیدراڵی لە زۆرێک ئەو بڕیارەکە بەم شێوەیە تەفسیر دەکرێت کە هاوڵاتیان مافی ئەوەیان هەیە لە هەر شوێنێکی عێراق بن خان و موڵک بکڕن و تاپۆشی بکەن. خوێندنەوە بەم شێوەیە دروستە یاخودوانیە؟ بەڵێ بەدڵنیایەوە من لە سۆشال میدیا و بابەتەم بینی کە باز لەوە ئەکات بڕیاری ژمارە 8 ساڵی 2023 تایبەت بە دادگای باڵای ئیتیحادی بڕیارێک دەرچووە گوایە هەموو هاوڵاتیانی عێراق ئەتوانن لە هەر پارێزگایەکی عێراق ببنە خاوەنی وحدەیەکی سەکەنی واتە عیقارێک بۆ نیشتەجێبوونی خۆیان. بەڵام لە ڕاستیە ئەم بڕیارە بەو شێوەیە نییە، هەڵە تێگەشتێکی زۆر ڕوویاوە و ئەو کەسانی کە ئەم بابەتیان بڵاو کردوێتەوە بە دواداچویان نەکردەوە بە بڕیارەکەی دادگای باڵای ئیتیحادی، بەڵکو بڕیارەکەی دادگای باڵای ئیتیحادی بەم شێوەیە کۆمەڵێک هاوڵاتی تقریباً 5 داواکار داوایان لە دادگای باڵای ئیتیحادی کردووە کەوا کێشەیەکیان بۆ دروست بووە لە کاتی خۆی لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراق لە ساڵی 2000 بڕیارێکی مەجلیسی قیادەی سەورە هەبووە ئەنجومەنی باڵای شۆڕشی هەڵوەشاوە بە ژمارە 117 ساڵی 2000 کاتیایدا ئەو کاتە ئەو بڕیارە دەرچووە ڕێگەی یاوە بە حکوومەتی عێراق لە هەر پارێزگایەکی عێراقا بیەوێت زەوی هاوڵاتیان یاخود خانوبەرەی هاوڵاتیان موسادەرە بکە و دەستی بەسەرا بگرێت و دابەشی بکە بەسەر سەربازەکانی خۆیدا. بۆیە لەسەر ئەم ڕۆشنایی ئەم بڕیاری دادگای باڵای شۆڕشی هەڵوەشاوی عێراق چەندین زەوی موسادەرە کراوە لە پارێزگەکانی عێراق دابەش کراوە بەسەر سەربازان و دواتر ئەم بڕیارە هەڵوەشێنرایەوە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس ئەم بڕیارە هەڵوەشایەوە بە بڕیارێکی تەشریعی بە ئەمری تەشریعی ژمارە 12 ساڵی 2004 و ئەو بابەتە هەڵوەشاندایە و چیتر حکوومەتی عێراق ناتوانێت مڵک و ماڵی هاوڵاتیان زەوت بکات بۆ خۆی و دابەشی بکات بەسەر سەربازانی عێراقا. ئەوە بوو دواتر کۆمەڵێک هاوڵاتی زارمەند بوون لەم بابەتەیە و لەبەرەوەی لە سەردەمی ڕژێمی پێشوا زەوی و مڵک و ماڵیان وەرگرتووە لە حکوومەتی عێراق داوای لە محکەمەی ئیتیحادی کرد کە ئەو بڕیاری ژمارە 12 ساڵی 2004 هەڵبوەشێنرێتەوە و ئەوان ببنەوە خاوەنی یەکە نیشتەجێبووەکانیان. بۆیە دادگای باڵای ئیتیحادی لە دوای ئەوەی داواکە تۆمار کرا لەلایەن داواکە تەبان تۆمار کرا لەسەر وەزیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوە بوو لە دوای دانیشتنی دادگایکردن دادگای باڵای ئیتیحادی بڕیاری یاکە بڕیاری هەڵوەشانەوەی قەراری 117 ساڵی 2000 بڕیارێکی ڕاست و دروستە لەبەرەوەی ئەو بابەتە بوو بۆ هۆی جیاوازی لە نێوان چینەکانی چینایەتی و هەروەها بوو بۆ هۆی ئەوەی کەوا هاوڵاتیان مڵک و ماڵەکانیان بتوانرێ موسادەرە بکرێت لەلایەن حکوومەتی عێراق بەبێ هیچ تەعویزێک. بۆیە لێرەیە کە ڕەدی داواکەیان کردەوە و بڕیاریانە ئەو قەرارەی بڕیاری تەشریعی ژمارە 12 ساڵی 2004 بڕیارێکی ڕاست و دروستە و لەبەرەوەی لە دەستوری عێراق جارێکی کە تەکید لەوە کراوەتەوە کە هیچ هاوڵاتیەک نابێ مڵک و ماڵەکەی موسادەرە بکرێت زەوت بکرێت لەلایەن دەوڵەتەوە ئیلا مەگەر بۆ مەنفعی عامە بێت و بەرامبەر بە تەعویزێکی عادل بێت. بویە لە ناو ئەم ڕوونکردنەوەیە دادگای باڵای ئیتیحادی ڕوونکردنەوەیکی زیاتری بەخشی بەم بابەتە و ئەوەی دووپات کردەوە کە لە مادەی 23 و مادەی 44 دەستوری عێراق ڕێگە درراوە بۆی هاوڵاتیانی عێراق هەر هاوڵاتیەک بەبێ جیاوازی چینایەتی بەبێ ئەوەی سەرباز بێ کەسێکی ئاسایی بێ هەر پلێک وەزیفەیەکی هەبێ ئەتوانێت لە تەواوی عێراق نیشتەجێ بێت لە هەر پارێزگایەک کە خۆی بیەوێت نیشتەجێ بێت بەبێ جیاوازی. بۆیە ئەو ڕوونکردنەوەی کە لە ناو بڕیارەکەی دادگای ئیتیحادی ژمارە 8 ساڵی 2023 هاتووە بەو شێوەیە نییە کەوا لە فەیسبوک بینیمان لە سوۆشیال میدیا ئیدعای ئەوە کرا گوایە هەر هاوڵاتێکی عێراقی ئەتوانێت ببێ بە خاوەنی نیشتەجێ و تەملیکی هەر عیقارێک بکات لە هەر پارێزگایەکی عێراق کە خۆی بیەوێت. باشە، بەڵام خۆ لە ئێستادا ئەمە بە شێوەیەکی واقعی کاری لەسەر کراوە دەبینین هاوڵاتیانی با بڵێن ناوچەکانی عێراق
یاخود بەغداد یا هەر ناوچێکی دیکە لە ناو هەرێمی کوردستان خان و مڵکیان کڕیوە و تاپۆشە بە ناویانەوە. بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق لە دوو مادەیە باسی ئەم بابەتەی کردووە، مادەی 44 مادەی 23. لە مادەی 44 باسی نیشتەجێبوون ئەکات. هاوڵاتیانی عێراق هەر هاوڵاتێکی عێراق سربەستە لەوەی کەوا لە هەر پارێزگایەک و لە هەر شوێنێکی عێراقا یاخود لە دەروی عێراق نیشتەجێ بێت. ئەمە هیچ ڕێگریەک نییە، بەڵێ بە واقعی جێبەجێ کراوە نەسەکەوە خۆی. بەڵام ئەوەی کە بابەتە بەڕاستی مادەی 23 ئایا تەملیکردن، ئایا هاوڵاتیانی عێراق ئەتوانن لە هەر پارێزگایەکی عێراق بیانەوێ ببنە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون یاخود زەویەک بۆ مەبەستی نیشتەجێبوون. لێرە مادەی 23 بەڕاستی ئەو بابەتەی یەکلا کردوێتەوە. بەڵێ هاوڵاتیان ئەتوانن لە هەر پارێزگایەکی تری عێراقا ببنە خاوەنی نیشتەجێبوون، بەڵام یەک ئیسیسنای بەخشیوە بە بابەتەکە، بۆیە ئەمە تۆزێک بابەتەکە بەرتەستتر بووەتەوە کە ئەو تەملیکردنە ئەگەر هاتوو بووە هۆی گۆڕینی ڕێڕەوی دانیشتوان، بووە هۆی تەغیری سوکانی، بووە هۆی ئەوەی کەوا دانیشتوانی ئەم ناوچەیە ئەم پارێزگایە لە پارێزگایەکی کوردنشینەوە بوو بە پارێزگایەکی عەرەبنشین، ئەوە ڕێگری لێ ئەکرێ بە تەئکید تۆمار ناکرێ بە ناویەوە. بووە ئەگەر سێری بڕیارەکەی دادگای باڵای ئیتحادی عولیا بکەین، بابەتەکەی باس کردووە بەڵام نەچۆتە ئەم تەفسیرەوە. ئەم تەفسیرەی نەکردووەکەوە ناتوان ئەگەر بووە هۆی تەغیری سوکانی ئەجینا بڵێ لە واقعا ئەوەی ئەیبینین ئەگەر هەر هاوڵاتێک کێشەیەکی ئەمنی نەبێت ئەتوانێت لە هەر پارێزگایەکی دەر ببێتە خاوەنی یەکەی نیشتەجێبوون بە مەرجێک ئەم تۆمارکردن و ئەم بەناوکردن نەبێتە هۆی گۆڕینی دانیشتوان لە پارێزگایەکی کوردنشینەوە بکاتە پارێزگایەکی عەرەبنشین یاخود پارێزگایەکی عەرەبنشین ببێتە هۆی پارێزگایەکی کوردنشین. بۆیە لەم حاڵەتە ئەگەر ڕوون بووە ئەوە بە دڵنیاییەوە ڕێگری هەیە لەوەی کەوا هەر هاوڵاتێک بێتە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون لە پارێزگایەکی تر. بەڵێ کەواتە ئەگەر بێت و گۆڕانکاری لەسەر با بڵێن ئەو سوکانەی کە باسیەکە یاخود دیموگرافیای ناوچەکان نەبێت، هاوڵاتێکی کوردیش دەتوانێت لە هەر ناوچەیەکی عێراق لە بەغداد یاخود ناوچەکانی دیکە یەکی نیشتەجێبوون بکرێ و بە تاپۆش بە ناوی خۆی بێ و تەملیک بکرێت. بەڵێ وەکووتمان یا دەستوری عێراق ڕێگەیاوە، بەڵام لە ڕووی جێبەجێکردنەوە و خۆت ئەزانی و باسمان کرد، ینی تۆزێک بابەتەکە ئیسیسنای تایە ئەگەر هاتوو ئەم بەناوکردنە نەبووە هۆی تەغیری سوکانی، گۆڕینی نیشتەجێبوون، گۆڕینی دانیشتوانی ناوچەکە. بۆیە هەندێک جار ڕەنگە ڕێگری بکرێت لەوەی کە هاوڵاتێکی کورد لە پارێزگایەکی عێراق بێتە خاوەنی خانوو یاخود بە پێچەوانەوە هاوڵاتێکی خوار و عێراقی ناوڕاست ببێتە خاوەنی یەکەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە، ئەتوانێت بەم بیانوە ڕێگەی لێ بگرێت کەوا ئەم بەناوکردنە بێتە هۆی ئەوەی گۆڕینی دانیشتوان. لە کاتی گۆڕینی دانیشتوانە بە دڵنیاییەوە کرێت دەستور ڕێگەیاوە کە ڕێگری بکرێت لە تۆمارکردنی موڵک بە ناوی هاوڵاتیانی عێراقی. بەڵێ لە هەر بە دوواداچوونێک وەکو پارێزەرێکی ڕاوێژکار هیچ ناوچەیەک هەیە بە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیەکی کورد یاخود هاوڵاتیەکی عەرەب لە ناوچەیەکدا خانووی بەناوە تاپۆکراوە، مڵکی بەناوە تاپۆکراوە، کاریگەریەکە یاخود مەترسیەکە نزیک بێتەوە لە گۆڕانی دیمۆگرافیا؟ بەپی ئەو ئامارەی کە لەم ڕۆژانی ڕابردوو بڵاوبووە لە پارێزگایەک وەک پارێزگایەکی هەولێر بەڕاستی ڕێژەیەکی زۆر مڵک و عیقار تەملیک کراوە بە ناوی کەسانی عەرەبەوە. هەرچەنە ڕێژەکەی نەبووەتە هۆی تەغیری سوکانی، نەبووەتە هۆی گۆڕینی دانیشتوانەکەی، بەڵام بەرەو ئەوە ئەچێت ئەگەر زیاتر ڕێگەی پێ بدرێت ئەوە پارێزگایەک وەک پارێزگایەکی هەولێر ڕەنگە بڵێم لە سەتا نزیکی لە 120 بە مڵکەکانی تۆمارن بە ناوی هاوڵاتیانی عەرەب. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و ئەم بڕیارە بەو شێوەیە پەسەد نەکرێت، ئەگەر با بڵێن ئەو خاڵە ئیستیسنایی کە دانراوە کاری لەسەر نەکرێت، کاریگەریەکەی بە تایبەتتر ئەگەر بڵێن لە هەرێمی کوردستان ناوچە جێناکۆکەکان چی دەبێت؟ بەدڵنیایی ئەگەر ئێمە سێری ڕێژەی کورد بکەین لەگەڵ ڕێژەی هاوڵاتیانی عەرەب، بەدڵنیایی ئەوان چەند بەرامبەری ئێمەن. بۆیە ئەم نەسە دەستوریە ئەگەر جێبەجێ بکرێت ئەوە زامنی حەقی ئێمە ئەکات وەکو میلەتی کورد، وەکو ئەوەی کەوا لە ناوچە دابڕێنراوەکان یاخود لە هەرێمی کوردستان نەبنە هۆی تەغیری سوکانی، نەبنە هۆی گۆڕینی دانیشتوانەکەی. بەدڵنیاییەوە بێ ڕەچاوی ئەو مادەیە بکرێت و بەردەوام چاومان لەسەر ئەو مادە بێ بۆ ئەوەی هاوڵاتیان لە عێراق کاتێکیانوێ مڵک تۆمار بکەن لە پارێزەکانی تر ڕەچاوی ئەو مادەیە بکرێت و ئەو ڕێژەیە بەو دەرەجەیە نەبێت بگاتە ئەوەی ڕێژەی دانیشتوانەکەی بگۆڕێت لە ناوچەیەکی کوردنشین بۆ ناوچەیەکی عەرەبنشین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، سپاس بۆ ئەبوبەکر بورهان پارێزەری ڕاوێژکار، سپاس کە میوانی بەیانی کورد سات نیوز بووی. زۆر سپاس.